الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤ ناتوانێ بەتەنها بژی. کائینێکە دروستکراوێکی خوای پەروەردگارە بەردەوام پێویستی بەوەیە کەوا لەگەڵ کۆمەڵە خەڵکێکا بژی. لانی کەم ئەندامانی خێزانەکەی خۆت، هەر لە منداڵیەوە مرۆڤ پێویستی بە خێزانە، پاشان لە گوندێکی بچکۆ لە شابی، تەنانەت ئەگەر خۆت جیاکەیتەوە بڕۆی لە ئەشکەوتێکی شابژی کە لەم سەردەمەدا ناگونجێ، هێشتا بۆ تا پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەت ئەگەر هەفتەی جارێک بێ، مانگی جارێک بێ، ئەبێ هەر سەردانی گوندێک، گەڕەکێک، شارێک، شارۆچکەیەک بکەی. کەواتە مرۆڤ کە لەگەڵ خەڵکانی تردا دەژیا، چاکترین مرۆڤ، باشترین ئینسان کێیە؟ ئەو کەسەیە کەوا پڕخێرە. لە هەر شوێنێک بێ مای ئاوەدانیە، لە هەر شوێنێک بێ مای دڵخۆشیە. ئیوا هەیە کەسی وامان بینیوە لە هەر شوێنێکا بێ ئەو دەوروبەرە دڵیان خۆش دەبێ. مای دڵدانەوەی ئەم هەموو خەم و حەسرەت و مەراقەی ئەم سەردەمەیە. خەڵکانێک هەن، سوپاس بۆ خوای پەروەردگار، ڕوو لە هەر شوێنێک بکەن، لەگەڵ هەر کەسانێکە دانیشن، خەمەکانیان دەڕەوێننەوە، دڵیان دەدەنەوە، هیممەتیان بەرز دەکەنەوە. خەڵکانێک هەن هیممەتیان ڕووخاوە، هاتوونە خوارەوە، ئاستیان دابەزیوە. ئەم مرۆڤە پڕخێر و بەرەکەتانە هەر ساتانێک لەگەڵیانە دانیشن، هیممەتیان بەرز دەکەنەوە. لەلای ئەو نازانی شکست چییە، نازانی کەوتن چییە، بەردەوام بەرەو ئاسۆیەکی ڕووناک دەڕوانی. ئەم کەسانە لە ناو ماڵێکا بن، هیوا هەیە خێری ناو ماڵەکەیە، بڕواتان هەبێ کچی وا هەیە خێر و بەرەکەتی ناو ئەو ماڵەیە. ئەگەر لە ماڵ بێ هەمووان دڵخۆش دەکا، هەموو خوشک و براکانی لە دەوری کۆ دەبنەوە. دایکی وا هەیە، باوکی وا هەیە، ئەو پشت و پەنایە بۆ کوڕ و کچەکانی ناو ماڵەکەی. مای دڵدانەوەیانە، خەمڕەوێنیانە، هیممەتیان بەرز دەکاتەوە. کەسانێکمان هەن لە ناو خزمەکانی خۆیاندا، لە ناو قەومەکەیدا، لە ناو بەرەبابەکەی خۆیدا پڕخێر و بەرەکەتە. هیوا هەیە لە گوندێکە، گوندێکی ئاوەدان کردوێتەوە، هەیە گەڕەکێک بەهۆی ئەوە ئاوەدانە، هەیە شارۆچکەیەک، هەیە شارێک، ئەو شارە بەهۆی فڵان کەسەوە ناسراوە. ئەوەندە مای ئاوەدانیە، ئەوەندە مای دڵخۆشکردنی خەڵکە، ئەوەندە هیممەتی لێ قەوماوان بەرز دەکاتەوە، ئەوەندە خەمی خەمباران دەڕەوێنێتەوە. هەیە لە ناو فەرمانگەکەیدا، لەو ژوورەدا کەسێک چوار فەرمانبەرن بە یەکەوە. هەیە لە شوێنی کارەکەیدا، ئەو شوێنی کارەی کەوا خەڵکانێک لەگەڵ یا کار دەکەن، مایە ڕەحمەتە بۆیان و لابردنی زەحمەتە لەسەریان. ئەمانە هەمووان بەبوونیان دڵخۆشن، هەتا لە ژیانان و لەگەڵ خەڵکا دەژین. هەموو ئەوانەی کەوادایان ناسن و لە چواردەوریاندان بەبوونیان دڵخۆشن، بەڕۆیشتنیان حەز بە غەمباری دەکەن. کاتێک کە لەو شوێنە دەڕۆن بەجێی دێڵن یان بە مردن کە دوا کۆچە و بەرەو قیامەتی ئاوەدانی ئینسان دەڕوا و دنیای فانی بەجێ دێڵێ، هەموو ئەوانەی لە چواردەوریاندان حەز بە خەمباری دەکەن، حەز بە مەحزوونی دەکەن، فرمێسک لە چاویاندا قەتیز دەبێ، خەمەکانیان دەردەبڕن، حەز بە کەلێنێک دەکەن، حەز دەکەن پڕ نابێتەوە ئەو کەلێنە. هەروەکو کاتێک کە دایە خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وەفاتی کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا مردنی ئەو کەلێنەی بۆ پڕ نەبووەوە. کەس نەیتوانی شوێنی خاتوو خەدیجە بگرێتەوە، کەس نەیتوانی شوێنی حەمزە بگرێتەوە، کەس نەیتوانی شوێنی موسعەبی یەکەم سەفیری ئیسلام بگرێتەوە. زۆر مامۆستای ئاینی مینبەر و میحرابمان هەیە کە دەڕوا کەلێنەکەی پڕ نابێتەوە. زۆر کەسی چاکە خوازمان هەیە کە دەمرێ هەموو خەڵک بۆی خەمبارە و کەلێنێکی گەورە لە ناو خزمەکانی، لە ناو قەومەکەی، لە ناو نەتەوەکەی بەجێ دێڵێ. بۆیە مژدەیەکی خۆشەیە لە صحیحی بوخاریدا کە عومەری کوڕی خەتاب رضی الله عنه بۆمان دەژێڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: أيما مسلم شهد له 4 بخير إلا أدخله الله الجنة. هر مسلمانك بمرێ چوار شاهدی بۆ بدەن، چوار کەس شاهدی بۆ بدەن، بخەیرین بڵێن بەڕاستی کەسێکی باش بووە،
شاهدی خێری بۆ بدەن إلا أدخله الله الجنة إلا الله سبحانه وتعالى دەیخاتە بەهەشتەوە. ئیمامی عومەر دەفەرمێ وتمان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر سێ کەس بن فەرمووی وثلاثة ئەگەر سێ کەسیش بن، وتمان ئەی ئەگەر دوو کەس ئەو شاهیدیە خێری بۆ بدەن فەرمووی وئیثنانی ئەگەر دوانیش بن. ئیمامی عومەر دەفەرمێ وەلەم نەسئەله عن الواحد بەڵام لەبارەی کەسێکەوە پرسیارمان لێ نەکرد ئەگەر یەک کەس شاهیدی بۆ بدە. بەڵام سەیری وشەی بخەیرین ئەمە زۆر گرنگە. وەڵاهی وا هەیە لەسەر قەبران 4000 کەس شاهیدی بۆ ئەدا، بەڵام هەیە مەسلحەتێکی لەگەڵ یا هەبووە، هەیە چاکەیەکی دنیایی بەسەریەوە هەیە. ئەم خەیرە بەڕێزان زۆر وردە کە فەرمودەی پێغەمبەرمان خوێندەوە صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ناو ڕێبازی بێ ئەبێت لەسەر وشەکانی بوەستین. بخەیرین یعنی چی؟ بخەیرین یعنی خەڵک شاهیدی بۆ بدە کە عەقیدەی پاکە. عەقیدە لە پێش هەموو شتێکەوەیە. کابرا خوای نەناسیوە، خەڵک بە هەموو خەڵک بن بە شاهیدی بۆ ئەدەین کەسێکی زۆر باش بوو، ناکە عەقیدەکەی خەلەلی تێدا بوو ناچێتە باشتەوە. والله بەداخەوە داوای لێبوردن دەکەم بڵێم لە ڕووی جەنابتانە نەبێ خەڵک هەیە لە دەرگای مزگەوت لە جومعە دێتە دەرەوە، والله عەقیدەکەی فاشلە. بڕواتان هەبێ لێی بپرسی بڵێ بە چه حکمێک ڕازی، دەڵێ ئیشی خوا لە ئاسمانە، خوا پیرۆزە، خوا بۆ سوێن پێ خواردنی مەحکەمە باشە، قورئانەکەی باشە، لە پەرلەمانە سوێندی پێ بخۆی تا دەبی بە جێگای خۆت دەگری، لە بەردەمی حاکما بێ درۆزن و ڕازگۆ جیاکاتەوە. بەڵام ئەی ئیشی پێ بکرێت دڵێن ناوەڵڵا ئەوە کاکێمە فڵان کەسمان هەیە، من لەسەر ڕێبازی فڵان کەسم، ڕێبازی سیڕاتی مستەقیم لەگەڵ ڕێبازی فڵان کەسا لێی تێکەڵاو بووە. ئەمە عەقیدەی وێرانە پەنا بەخوا. بەڕابەرایەتی غەیری محەممەد صلی الله عليه وسلم ڕازی بعەقیدەت فاشلە، بمنهجی غیری ئەو قورئانە ڕازی بمن عەقیدەت فاشلە، بە هەموو دنیا خەڵک بڵێ پیاوی چاک بوو، بەڕاستی کەسی چاک بوو. کەواتە شاهیدیت بۆ بدەن 4 کەسی پسپۆڕی بواری عەقیدە بڵێن ئەشهەد بالله عەقیدەیەکی پاک و پوختی هەبوو. پاشان لە عیبادەتدا شاهیدیت بۆ بدەن بڵێن وەڵڵاهی فڵان کەس ئەهلی مزگەوت بوو، ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەت بوو، کەسی وا هەیە یەک سوژدەی بۆ خوا نەبردووە، بە حەزانان خەڵک بە شوێن مەیتەکەوەیەتی یەک سوژدەی بۆ خوا نەبردووە لە ژیانیدا، بە هەموو خەڵک بڵێن خەڵکی چاکە، ئەوە ناچێتە بەهەشتەوە. بەڕێزان ئەبێ عیبادەتەکەی شاهیدی بۆ بدەن بڵێن وەڵڵاهی فڵان کەس ئەهلی مزگەوت و تاعەت و عیبادەت بوو. پاشان قسەکانی لەگەڵ خەڵکە تێکەڵاو بووە، شاهیدی زمانت بۆ بدەن بڵێن وەڵڵاه فڵان کەس زمانی پاک بوو لە جوێن، لە تەشهیر بە خەڵک، لە پێڕابواردن، لە غەیبەت، لە بوختان بۆ ئەم و ئەو. پاشان زمانی وەکو هەنجوین شیرین بوو، بەخوا حرمەت و ڕێزی لێدەباری لە قسەکردنە. ئەم جاک مجاملەی ناحەقی نەدەکرد، زۆر حەق بێژ بوو، بەردەوام لەسەر مەسەلە حەقەکانی خەڵک بەدەنگ دەهات، حەقی دەویست نەک لەبەر مەسلحەتی خۆی، لەبەر مەسلحەتی گشتی. ئەمجا ئەم زمانە شیرینەش بۆ مجاملە نەبوو، بۆ خەڵەتاندنی بەرامبەر نەبوو. واللهی شاهیدی دەدەین بە ئەندازەی زمان پاکی و زمان شیرینیەکەی دەرونیشی خاوێن بوو. بەخوا فڵان کەس ئەوەی لە زمانی دەهاتە دەرەوە ناخیشی هەمان شت بوو. کورد دەڵێ دڵ و زمانی یەک بوو، شاهیدی ئەوەت بۆ بدەن بڵێن واللهی فڵان کەس دڵ و زمانی یەک بوو، واللهی کەسێکی چاکەویست بوو، ئیسلاح خواز بوو، فیتنەی دەکوژاندەوە بە ئەندازەی توانا، بە ئەندازەی قسە ڕۆیشتنی، ئیسلاحی خەڵکی دەکرد، قەت فیتنەی دروست نەدەکرد لە نێوانی خەڵکدا. ئەگەر 4 شاهیدیت بۆ بدەن لەسەر ئەمانەی کە باسم کرد، تۆ دەچیتە بەهەشتەوە بەویست و ڕەحمەتی خوای گەورە. بەڵام تۆ چەندە باش بی، چەندە کەسێکی چاک بی، چەندە کەسێکی پاک بی، چەندە خێرویست بی، دڵنیا بە هەموو کەس دۆستت نابێ. کەسانێک ئیلا دوژمنت دەبن، جا هەیە بە ئاشکرا دوژمنت دەبێ، هەیە بە نهێنی و لە پشتەوە بە پەنهان دوژمنایەتیت دەکا. کەواتە وتاری ئەمڕۆ لەم هەینیەدا لە 19/9 2025 پێمان دەڵێ ئاگادار بە، دڵ پاک بە، بەڵام خۆش باوەڕ مەبە. ئەمە بخەنە گوێی خۆتانەوە مسلمانان، لە دڵی خۆتانە جێگای بۆ بکەنەوە، لێ تەواوی ژیانتدا دڵ و دەروون پاک بە، بەڵام ئاگادار بە، بە حەزەر بە، خۆش باوەڕ مەبە. وامەزانە کە خۆت چاک و پاکی هەموو خەڵک دۆستە و لەسەر قازانجدا، حەزەرێکت هەبێ خۆش باوەڕ مەبە.
پرسیارێک دەکرێت باشە بۆچی من کە دوژمنی کەس نەبم کە خراپەم بۆ کەس نەبێ باشە بۆچی خەڵک دوژمنم بێ بۆ دوژمنی ئاشکرا و پەنهانم هەبێ بەڕێزان لەسەر بێویژدانی ئێمە وتارەکانی ڕابردوو باسی ویژدانمان کرد کێشەی ئەم کۆمەڵگایە بێویژدانیە کەسانێک هەن بێویژدانن بەرامبەرت ئەم بێویژدانیە ئەم ناخەی مردووە زەمیری مردووە ویژدانی مردووە بۆ بە کەسێکی حەسوود یا حەسوود چاوی خێری پێت هەڵ نایە بەبێ ئەوەی تۆ هیچ زەرەت بۆی بوو بێ قورئانی پڕبەرەکەت و بەخشش هەردوو نمونەکەمان بۆ دێنێتەوە نمونەی دوژمنێکی ئاشکرا کە تۆ هیچ زەرەرێکت بۆ کەس نەبووە ئەم قورئانە الله چه خەڵاتێکی خوای پەروەردگارە بەردەوام لە خزمەت قورئانە بین هەمومان بەڕێزان ئەمە دەبوانی بەڕێز بینەری ئەم وتارە بیسەری ئەم وتارە دایمە بگەڕێەوە خزمەت قورئان 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 بەڵێ قورئان باسی ئەومان بۆ دەکات چەندە تۆ خەریکی کاری خۆت بی پاک و بێوەی بی سەلامەت بی دەستت نەچوبێتە ماڵی کەس خوێنی کەس زمانت غەیبەتی کەسی پێ نەکرابێ خراپەی کەسی پێ نەوترابێ ئیلا کەسانێکان ڕخیان لێتە ڕخەکەشیان بە ئاشکرا دەردەبڕن واتلو عليهم نبأ ابني آدم بالحق خوای پەروەردگار باسی دوو کوڕەکەی ئادەممان بۆ دەکا جا لە وتاری ئەمڕۆدا کە باسی برا دەکەین باسی ناو خێزان دەکەین ئەم برایە شەر نییە هەر برای دایک و باوکی بێ هەیە برایە لە ئینسانیەتدا بۆ نمونە تۆ لە ئەوروپا دەژی کەسێکە هاودینن نییە هاو زمانن نییە هاو نیشتیمانی نییە هاو نەتەوەی نییە بەڵام هەر برای ئینسانیتە ئەویش وەک تۆ مرۆڤە دەکرێت ئەو برایی کە باسی دەکەین ئەو برایە بێ ئەکرێ ئەو برایە برای نەتەوەیید بێ بەس کورد بێ ئەکرێ ئەو برایە برایەکی ئاینیت بێ وەک تۆ موسڵمانە وەک تۆ کورد-زوبانە وەک تۆ کوردستانیە ئەکرێ کەسێک بێ عەرەبێک بێ و لە وڵاتەکەی تۆدا نیشتەجێ بێ برای ئاینیتە برای شوێنی نیشتەجێ بوونتە لەگەڵ تا هاو وڵاتی ئەم وڵاتەیە ئەو شوێنەیە بۆ ئەگە بۆ ماوەیەکیش بێ بۆیە برا کە باسی دەکەین وامەزانن کە هەر مەبەست لە برای دایک و باوکیە بەڵام پەروەردگار لێرەدا نمونەکە بەوە دێنێتەوە دوو کەس دوو برا لە کوڕەکانی ئادەم و حەوا إذ قربا قوربانا سەیری وردەکانی قورئان کەن بەڕێزان قورئان چیرۆک و حکایەت نییە شتێکمان بۆ بژێڕێتەوە باسی قوربانی کردنە هەر ئەو قوربان هەر قوربانی کوردەواری خۆمانە قوربانیان سەربڕیوە پێشکەشیان کردووە بە خوای گەورە یەکیان قبول کراوە یەکیان قبول نەکراوە ئەمە ڕۆیوە بەڵام ئێمە لەگەڵ ئەمڕۆ قسە دەکەین إذ قربا قوربانا واتە هەردووکیان یەک کاریان دەکرد ئاگاد لە هاوپیشەکانت بێ یەک پیشیان دەکرد یەک کاریان دەکرد فتقبل من أحدهما کاری یەکیان قبول کرا یەکیان سەرکەوتوو بوو لە کارەکەیدا بۆ چونکە دڵسۆز بوو بۆ کارەکەی ماندوو نەناز بوو ماندوو نەدەبوو لە کاردا پاک کاری دەکرد خوش فرموویەتی إن الله لا يضيع أجر المحسنين والله چاکە کار بە دوا ڕۆژ دڕوونە ڕۆژ بە ڕۆژ ئەمەیان لە کارەکەیدا سەرکەوتوو دەبوو بەڵام ئەوەی تریان کە هەمان کاری دەکرد هەمان قوربانی دەکرد واتە بە مصطلحی ئەمڕۆ هەمان پیشە و کاری ئەوی هەبوو ولم يتقبل من الآخر لە ئەویان قبول نەکرا لێ قبول نەکرا بۆ فەشەلی هێنا لە کارەکەیدا هەستی بە فەشەل و شکستی خۆی دەکرد چونکە گەندەڵ بوو فێڵباز بوو ناخپیس بوو بێزار بوو لە کارەکەی ئەتگوت بێگاری پێ دەکەن بەخوا ئەم کەسانە دڵنیا بن فەشەل لێنن جا ئەم کەسەی کە فەشەلی هێنا و هەستی بە شکستی خۆی دەکرد بەرامبەریشی دەبینی کە برایەتی هەمان پیشە دەکەوت چەند سەرکەوتۆ ڕۆژ بە ڕۆژ بەرەو باڵا دەڕوا ویژدانە مردووەکەی ناخە پیسەکەی حەسوودیەکەی جوڵا لە جیاتی بچێ خۆی چاکە قالە لە ئەقتولەنەک هەڕەشەی لێکرد وتی شەرد بێ بتکوژم بۆیە قەت هەڕەشەی ناخپیسی بێویژدان هەر بە قسە وەرمەگرە حەزرت هەبێ بەرامبەری قورئان دەفەرمێ هەڕەشە لە ناخپیسی بێویژدانی حەسوود دەوەشێتەوە بکرێ بە کردار چونکە ئاەتەکە دەفەرمێ فەقەتەلەه دوای ماوەیەک هەڕەشەکەی کرد بەڕاست و ڕواقیعەن کوشتی ڕاستەقینە کوشتی ئەمە نمونەیەکە کە بە ئاشکرا پێیوت لە ئەقتولەنەک ڕقم لێت دەبێتەوە بۆ تۆ سەرکەوتوبی هەمان کار دەکەین بە یەکەوە دەستمان پێکرد تۆوا دەگەیتە ئاسمان و من هەر لە ناخی زەویدام
لأقتلنك شەر بێ بتکوژم فقەتەلەه کوشتیشی. نمونەی دووەم لە ئەمەشیان خراپتر و تاوانتر، ئەویش ئەوەیە بە پەنهان کەسێک دوژمنت بێ، دۆستی بەرەو ڕوو دوژمنی پەنهان پەنا بەخوا. نمونەکە لە قورئاندا لە سوورەتی یوسفە باسی براکانی یوسف کاتێککە خۆیان بە تەنیا بەیەکەوە دانیشتون دەڵێن ئوقتولوا یوسفە، وەرن با بڕیار بدەین بە هەر شێوازێک بێ یوسف لەناو بەرین، یوسف بکوژین. بەڵام کاتێک کە دەچنە لای باوکیان و نەخشەکەیان دانا و پیلانە ژەهراویەکە ئەڵێن ئینا لەه لەناسیحون، باوکە متمانەمان پێ بکە. والله ئێمە جا سەیری وشەکانی قورئانکەن ئینا لەه لەناسیحون، ناڵێن ئینا لەه ناسیحون، لەناسیحون. اینجا بە ئینەی تەئکید ئێمە هەر هەمومان دڵنیا بە باوە گیان لەناسیحون زۆر دڵسۆزی یوسفین، ئەها بە تەئکید دڵنیا بە کە دڵسۆزی یوسفین. سوورەتی یوسف ئایەتی 11. أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون. سورة يوسف آتي 12 أها بدويك جاري كم دلن إنا له لناصحون، متمانە مان پێ بکە بیدە دەستمان باوەجان دڵنیا بە ئێمە زۆر دڵسۆزی یوسفین. ئەمجا دوای ئەوە دەڵێن با بەیانی لەگەڵمانە بێتە دەرەوە، زۆریان پەلەیە غەدەن هەر بەیانی هەر بەیانی با نەخەینە دوو بەیانی، با تۆزێ بای باڵی خۆی بدا کوڕە مناڵە ئەوەندە لە ماڵەوە فەوتا با دەشت و دەرێک ببینێ خۆی یاری بکە سەیری ئەم دڵسۆزیە. وإنا له لحافظون، هیچ ترسیشن نەبێ باوەجیان لە نەناوچوونی وإنا له لحافظون، دڵنیا بە ئێمە بە تەئکید دەیپارێزین. هەردوو ئایەتەکە ئینا لەه لەناسیحون ئینا لەه لەحافظون بە دوو یەکە هاتون. سبحان الله لە وردوو جوانی ئەم قورئانە. باوکە دڵنیا بە هەم دڵسۆزین بۆی هەم دەشی پارێزین. کەواتە کەسانێک هەن لێت نزیک دەبنەوە پێت دەڵێن خەمت نەبێ، والله بە ئەندازەی قازانجی خۆم قازانجی تۆم دەوێت، ئاوا بەرەو ڕوو پێت دەڵێ هیوا هەیە دڵسۆستم بەڵام بەخوا ناتوانم دیفاع لێ بکەم. ئەمان دەیانوت دیفاعیش لێ دەکەین. لە حافظون دڵنیا بە زەرەر بە خۆم بگا نایەڵم زەرەر بە تۆ بگا. جاکەواتە چەند دڵت خۆش دەبێ. یوسف چەند دڵی بەم پەیمانە خۆش بوو، ئەم هەموو برایە دڵسۆز پشتیوان بەرگریم لێ دەکەن دەم پارێزن، هیچ کەس ناتوانێت لە ناوم بەرێ، نەک دڕندە هیچ مرۆڤێک ناتوانێت لێم نزیک بێتەوە. بەڵام سەرنجامەکەی لە قورئانە هەمووتان وەک من خوێندووتانەتەوە و بیستوتانەوە دەیزانن چیان لێ بەسەرهێنا. هۆکار چی بوو؟ باشە یوسف چ تاوانێکی بەرامبەر بە براکانی کرد بوو؟ هیچ. وتیان لە یوسف و ئەخوه ئەحەب إلى ئەبینا منا، بەس ئەمە بوو. ئەم بێویژدانیە یوسف لەگەڵ براکەی بنیامین لە لای باوکمان خۆشەویسترە، ئەحەب إلى ئەبینا منا، لە لای باوکمان لە پێشترە، خۆشەویسترە. کەواتە نزیکەکەت ئەم بێویژدانیە کە هیچ زەرەدێکت لەو نەداوە، هیچ تاوانێکی تۆی تێدانێ کە تۆ سەرکەوتوی خۆشەویستی محبەتت لە ناو دڵی خەڵکا هەیە، ئەو پێی ناخۆشە، ئەوێ بتسڕێتەوە لە ناوت بەرێ. بەڵام ئاگادار بن بەڕێزان، با ئاگاداری ئەوە بین ڕەشبین مەبە، کەسەکەم ڕەشبین مەبە. قورئان هەمیشە هەردوو بوارەکەمان پێ دەڵێ، دایمە هاوسەنگیمان بۆ ڕادەگرێ. ئێستا ئەم وتارە تا ئێرە تۆ لەسەر حەزەری ئەڵێ ئەوانە برای یەکتر بوون، لە ناو ماڵێکا بوون، لە ژینگەیەکا پەروەردەبوو بوون، بەڵام بێویژدانی حەسوودی وای کرد کە یەکیان لە ئاشکرا دوژمنی بێ، ئەوەی تریان بە پەنهان هەردووکیان بەرامبەرەکانیان لە ناو دەبرد. بەڵام قورئان دەفەرمێ دڵ پاک بە بەڵام خۆش باوەڕ مەبە. ئاگادار بە هەموو وعدێک وەکو براکانی یوسف کە خەڵکێ پێیوتی وئینا لەه لەناسیحون وئینا لەه لەحافظون، دڵ پاک بە بەڵام بڕواژ نەکەی، خۆش باوەڕ مەبە، خۆت تەسلیمی هەموو کەسێک مەکە، بە شیعاری هەموو کەس مەخەڵەتێ. هەر کەسێ بەهاری هێنایە ئەژنۆ چەپڵەی بۆ لێمەدە پەنجەی بۆ لەمەرەکە بڕۆ مەکە برام تۆ زەوریا بە، بەڵام ڕەشبینیش مەبە. ئەها قورئان هەردوو بارەکە ڕادەگرێ، هەم دەڵێ دڵ پاک بە بەڵام خۆش باوەڕ مەبە. کە دەڵێ خۆش باوەڕ مەبە مانایەوە نێ دڵت پیسکەی لە هەموو کەسێک بڕوات بە کەس نەمێنێ. وە سەیری قورئان کەن. دیوی دووەمیشمان بۆ باز دەکات، دەفەرمێ کەسانێکی شەن هەر بران بەڵام چەند دڵسۆزن بۆ یەکتر. باسی موسا و هاڕونمان بۆ دەکات
کاتێکەوە موسا لە غەریبی دەگەڕێتەوە دوای چەند ساڵ ئاوارەی لێ مەدیان خوا دەیکاتە پێغەمبەر یەکسەر بیری براکەی دەکاتەوە واجعل لي وزيرا من أهلي هارون أخي سورة طه آياتی 30 پەروەردگارە با لەناو بنەماڵەکەی خۆمدا کەسێک ببێ بە پشتیوانم ئەویش بکە بە پێغەمبەر خوای پەروەردگار داوا لێ دەکەم تخوا بە هاڕونیش پێغەمبەر بێ ئای لەم دڵ و دەروونە پاکەی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ناڵێ خۆ براکەم هەر لە لای دایکم و خوشکەکەم بووە هەر لە میسر بووە هەر لە ناو خزم و کەسوکار و قەومی خۆیدا بووە من چەند ساڵە دەربەدەرم 10 ساڵە شوانی کێو و شێوەکانم بەردەوام لە چاودێری فرعون و دار و دەستەکەی ترساوم دەستیان پێم بگا و لە مەدیەنیش بم دۆزنەوە کەواتە ئەم پلە و پایە ئەم مەدالیە گەورەیە بەس شایانی خۆمە حەقم چێ بەسە براوە براکەم چی کردووە ئەگەر معاشێک موچەیەکی بدەمێ نا دەڵێ خوایە گیان ئەو لوتفەی لەگەڵ منت کرد بە پێغەمبەری خۆت داوا لێ دەکەم پەروەردگارە هاڕونیش پێغەمبەر بێ برای ئاواشمان هەیە برا ئەنجا پاشان لە سوورەتی القەسەس ئایەتی 34 دەفەرمێ وەئەخی هاڕون هو أفصح مني لسانا خوا بە هاڕونیش پێغەمبەر بێ ئەو زۆر لە من زمانی ڕەوانترە من وشەکان نەتوانم باش دەربڕم ئەو زۆر زمان فەسیحە والله ئەمە ئەو پەڕی دەروون پاکیە چاولێ ئەم برایە باسی صفاتی براکەی دەکا ئەڵێ براکەم لە من زمانی ڕەوانترە گۆیاترە باشتر مەبەست و ئامانجەکان بە بەرامبەر دەگەیەنێ ئەمە نمونە جوانەکەیەتی ئەمە دیوە گەشەکەیەتی جا قورئان هەردووکیانمان نیشان دەدا ئەفەرمێت خوا حەیف نییە تۆ وەکو موسا و هاڕون نەبی وەکو برا خراپەکەی کوڕی ئادەم بی وەکو برا حەسوودەکانی یوسف بی نا تۆ وەرە با ماڵەکەت منداڵەکانت لەسەر پەروەدەی موسەوی پەروەردە بن با وەکو موسا و هاڕون بن و هەرچەند پەروەدەی یعقوب زۆر جوان بوو والله یعقوب جیاوازی نێوانی یوسف و بنیامین و براکانی نەکرد بوو بەڵام ئەوان خۆیان ناخیان پیس بوو ئەوان خۆیان بێویژدان بوون و جوانیەکان نەدەبینی بەڵام موسا و هاڕونیش دوو بران وامەزان ئەگەر دوو برا جارێک دەمەبۆڵەیەکیش کەوتە نێوانیانەوە ئەبێ لێکدا ببڕێن لەسەر بیر و باوەڕ لەسەر دین نەک لەسەر ماڵی دنیا موسا کە دێتەوە قەومەکەی گوێرەکە دەپەرستن ڕیشی براکەی دەگرێ قژی سەری ڕادەشێشێ بەڵام هاڕون بە نەرمی دەڵێ تکال لێ دەکەم گوێم بۆ بگرە کە بۆی ڕوون دەکاتەوە موسا دەڵێ ڕەبی اغفر لي ولی ئەخی یا ڕەبی خوا لە من و لە براکەم ببوورە باوەشی پێدا دەکا و ئاش دەبنەوە دەکرێەوە لە بینی برایەتی و خوشکایەتیتان جار جار دەنگشتان بەیەکەوە بەرز بوو بێتەوە بەڵام وەکو هاڕون و موسا داوای لێبردن کە دەخوا لە منیش و لە براکەشم خۆش بی ئامێزی بۆ بگرەوە ئەمە پەیامی پێغەمبەرانە سەلامی خوان لەسەر بێ ئەمە پەیامی ئیسلامە جا چێ ویژدانی دەمرێ ویژدان بە چی دەمرێ بە سێ شت زانایان فەرمویانە ثلاثة قد تخدر الضمير أو تصيبه بالصدأ سيشت هي وجدان بنج دكا بنجتان بيني وكلا شوينك ددري تو بنجيكي موضوعيت هي شوينيت هي اگه بنجكا ليرة دان ام پنجانت همو يبكا نواني حزب هجناكي ددانك دشيشي ددانك پاك دكي تواني بنجك لا ددانك ددان او الشويلة همو يدرين حزب هجناكي او بنجا لحرج سيشت هي دەرزی بەنجی ویژدانە سێشت هەیە وریان نەبی ویژدانت بەنج دەکا یان ژەنگی پێ دەکا ئەو تەصدەع عنه یان ژەنگی ئەو توصیبه بالصدع یان ژەنگی پێ دەکا ها ئاسنێک کە ژەنگی گر خۆی ڕەنگەکەی ڕەساسیە سەیەکی یەک پارچە سوور بووە سەی دەکەی توێکڵێک لە سەری دروست بووە ئەسڵەکەی خۆی شاردووەتەوە ئەم ویژدانە دادەپۆشرێ ئەم ویژدانە بەنج دەبێ ئەها خەڵکانێک هەیە دەڵێ فڵان کەس زۆر بێویژدانە یعنی هەر هەستی ناجوڵێ تۆ مچورکە بە لەشتا دێ کە ئەو کارە قێزە و نەدەبینی ئەو قاقا لێ دەدا و جگەرە دەشێشێ و شەی جگەرەی دێ هەر بە خەیاڵیشی دانایە پێ دەکەنێ ئەوە سێشت هەیە ئەم ویژدانەی ژەنگرتوو کرد و بەنجی کرد یەکەمیان زانیان دەفەرمون ئەلمال ماڵ و سەرەت و سامان ماڵ و سەروەت و سامان بە حەڵاڵی کۆد نەکردبێتەوە واللهی ویژدانت دەمرێنێ بۆیە سەی دەکەی بەڕێزان ئەو دەوڵەمەندانەی کە ئێستا هەن سەرمایەدارن شت لە وڵاتانەوە بۆ کوردستانی ئازیزمان و ئەم خەڵکە جوانەی کوردستان دێنن سەی دەکەن ویژدانیان مردووە ویژدانیان مردووە چی خراپ و کەلوپەری ڕزیوە دەیەنە وڵاتەکەوە حکومەتی شەریکیانە و چاوپۆشی دەکا و لە کوالیتی کۆنتڕۆڵ دەری دەچێنێ
واللهی تۆ مچورکە بە لە شتادێک کە دەبینی دەقاتی ئەو شتە خێر دەکا بەس خۆی دەوڵەمەندکە ئەها بە نامەشروع دەوڵەمەند بوو ماڵی حرامی بەیەکەوەنا ویژدانی بەنجە تۆ قەت ویژدانت قبوڵ ناکە گڵۆپێکی خراپ بدەی بە کەسێک ئەو بە تەن دەیفرۆشێ بە خیاڵی دانایە تۆ بە زەید بە نەخۆشیەکە دێتەوە ئەڵێ خۆیان چۆن دەرمانەکانی پێدەکڕدرێ ئەو بیر لەوە دەکاتەوە لەسەر حسابی ئەو نەخۆشە بژیە ئەڵێ ئەو نەخۆشە گیرفانی هەڵدەتەکێنم مهم وەیە من دەوڵەمەند بم تۆ ویژدانت دەجوڵێ ئەو ویژدانی بەنج بووە ئەمە ماڵی حرام بۆیە زۆر کەس هەیە بەس پارەی هەیە بەڕێزان هیچی تری نییە زانایەک فەرموویەتی بە ئەندازەی ئەو پارە تەزویرانەی ئەو پارە ساختانەی کە مرۆڤ دروستی کردوون ئاستا دۆلاری ساختە هەیە و دیناری ساختە هەیە و تمەنی ساختە هەیە و هەر عوملەیە کە تۆ دڵی هەموو دراوێک ساختەی هەیە ئەم پارانە خۆ لە ئاسمانەوە نەباریون دەستی مرۆڤ دروستی کردوون ئەو زانایە دەفەرمێ بە ئەندازەی ئەو پارە ساختانەی کە مرۆڤ دروستی کردوون واللهی مرۆڤیشم بینی و ساختەیە و پارە دروستی کردووە هیچ فەزلێکی بەسەر خەڵکانیە بەخوا نە شۆڕژگێڕ بووە نە قارەمانی نەتەوەیی بووە واللهی نا پاژماوەی ئەنفالە نە پاژماوەی کیمیاییە نە تاقانەی بەجێماوی بنەماڵە ئیبادە بووەکەیەتی نە زیندانێکی خۆراگری سیاسی بووە بەس پارەی هەیە بەس پارەیەکیش کە ڕەنجی پێوە نەکێشاوە کەسیش ناتوانێ بڵێ من ئەینە لەکە هاذا بەڕێز ئەم پارەیە لەکوێ بوو تۆ دوێنێ سێوت دەچنی لە کەرەج و لە تاران ئێستا بەچی وا دەوڵەمەند بووی یەکسەر نازناوی گەنجی نیشتیمانی دەدرێتێ ئێ وەڵڵای براوە بەس پارە دەوڵەمەندی کردووە بەنج لە هەمووان دەدا خۆشی بەنج بۆ بەنجش لە هەمووان دەدا پەنا بەخوا وڵات بەوە هەڵدەتەکێ گەنجی نیشتیمانی ئەو گەنجەیە کەوا پاشماوەی ئەنفالە و چۆکی دانەدا پاژماوەی کیمیابارانە و لە یەک خێزانە بەتەنیا ماوەتەوە ئەمجا سواز بۆ خوای گەورە ئێشتا ماڵ و مناڵی پێکەوە ناوە بە حیا و حرمەتەوە دەژی دەستی سواڵی نەبووە هیممەت و هەوڵی هەبووە پێشمەرگایەتی دوای ئەوەش بۆ وڵاتەکە کردووە گەنجی نیشتیمانی ئەو پێشمەرگەیەیە کە لە شەڕی پاراستنی کوردستاندا لە کۆن و لە تازەدا لە دوێنێ و لە ئەمڕۆدا قاچەکانی لەدەستداوە چاوەکانی لەدەستداوە دەستەکانی لەدەستداوە هێستا هیممەتی زۆر بەرزی هەیە هێستاش ئامادەی فیداکاری هەیە گەنجی نیشتیمانی بەڕێزان ئەو گەنجەیە کەوا کوڕە هەژارێکە لە مەکتەبی گوندێکە لە شارۆچکەیەکە لە گەڕەکشێکی هەژارنشینی شارە لە مەکتەبێکی تەقیوی ڕزیوە کە دڵۆپە دەکا لە ماڵێکە لە ژێر لەوحێکە زستانی سارد و هاوینی پڕوکێنەر کەچی دەرەجەی یەکەمی هێناوە کەچی لە کۆلێجی پزیشکی و ئەندازیاری و یاسا وەردەگیرێ هەی ئافرین ئێستا هیممەتی ئەوەی هەیە دەڵێ قەرەبووی ماندووبوونی دایک و باوکم بکەمەوە لەم هەژاری و مەینەتیە بە پارەی حەڵاڵ و بە موچی حەڵاڵ ڕۆژە ڕزگاریان کەم بەڕێزان ئەوە گەنجی نیشتیمانیە ئەوە گەنجەکانی ئێمەیە گەنجی نیشتیمانی ئەو هەموو کڕوکچە جوانەیە کە هەموو ڕێگەی خراپەش لە بەردەمیا ئاسانە بەڵام بەهۆی گیرفان بەتاڵیەوە زەواجی بۆ ناکرێ کەچی ڕۆژێک نەزەری حرام ناکە دەستی بەر حرام نەکەوتووە پەیوەندی ناشەرعی لە پشتیەوە نەبووە هەی ئافرین ئەوە گەنجی نیشتیمانی ئێمەیە دووەم شت ئەسوڵتە ئەوەی زەمیرت بەنج دەکا دەسەڵات کاتێک کە خۆت بە دەسەڵاتدار بینی کەسێک چوار سیارە موسەلەحە لە دواتەوە ڕۆیشت کوڕی دەوێ ویژدانی بە زیندوێتی بمێنێتەوە تەکەببور لێ نەدا بەسەر خەڵکە خۆی بە گەورە نەزانێ خۆ بەکەم زانینەکەی شۆڕژگێڕی دوێنەی تێدا بمێنێ ئەی ئافرین بۆ ئەو بەرپرسەی کەوا دەزانێت زمانی پێشمەرگایەتی جارانە و هێشتا خۆی بە خزمەتکاری خەڵک دەزانێ نەک ئەمڕۆ لە سواری گوێ درێژە سپی سەردەمی ڕاپەڕینەوە هاتۆتە سەر لە گززی ڕەشی جام ڕەشی وەکو دڵی ڕەشی بە زنجیرە بەدوویەکە ئەسڵەن چاوی میلەتەکەی خۆی و هەر ئەو کەسانە نابینێ کە خۆی بە قوربان دەکەن هەر کۆیلەکانی خۆی نابینێ بابە هەر کۆیلەکانی نەک ئەوانەی کەوا ڕێخنەی لێ دەگرن سێمیان ئەشەهوە ئارەزوو بازی پەنا بەخوا ئارەزوو ویژدان دەمرێنێ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ڕووی جەنابتان خوشکان و برایان چ ویژدانێکە ئافرەتێک کە خیانەت دەکا لەگەڵ پیاوێکە لە دەرەوەی خێزانەکەی خۆیدا کاتێک ئەم پیاوە لە بەیانیەوە تا ئێوارە کرێکارە کە تا ئێوارە لە فەرمانگەیەکە لە شوێنێکە لە بنکەیەکە بۆ پاریوەک نان کەچی ئەم خێزانە خیانەتی پێدەکا بەداخەوە چ ویژدانی سڕی پیاوێکە کە بیر لە خاتوونی دوێنەی ناکاتەوە کە بە هەژاری لەگەڵی بوو کەوا لە ژێربەردا لەگەڵی بوو کە لە خێمەدا لەگەڵی بوو کە لە هەژاریدا لەگەڵی بوو کە لە نەداریدا لەگەڵی بوو ئەمڕۆ تۆزی گیرفانی ئاوسا
ئەمڕۆ چوو بوو بە ئەندام پەرلەمان لەگەڵ ڕێزم بۆ باشە و حرمەتدار و پاکەکانیان چکە لە ناو پەرلەمانتارانیشدا کە بەداخەوە پەرلەمان بەس بەناو هەیە لە وڵاتەدا 1 ساڵی ڕێکە پەرلەمان هەڵبژێراوە بوون و نەبوونی وەکو یەکە وەڵڵا 10 ساڵی کەش نەبێ حیز لە مەسەلەکە ناگۆڕێ بەڵام بەخوا هێشتا خەڵکانێکیان تێدان لە خوشکان و لە برایان لە ناو هەموو حیزبەکاندا وەکو تاک دڵسۆزن وەڵڵا حەز دەکەن کاری خۆیان بکەن ڕێک و پێک دەوام بکەن وەڵام موچەکەشیان بە نیوەش وەرناگرن بەشی خەڵکیشی لێ دەدەن دەشیدەنەوە بە حیزبەکەی خۆشیان و هەژاران و نەخۆشانیش ئەمە وەکو تاک ڕێزی تایبەتیم بۆیان هەیە حەز دەکەن کاری خۆیان جددی بکەن بەڵام لەدەست سەرەوە ئەوەی دەسەڵاتە گەورەکەی قفڵی لە دەستیان داوە وەکو قفڵی لە دەرگای پەرلەمانەکە داوە کابرای پەرلەمانتار بیری دوێنەی نییە یەکسەر لە پشتەوە ژنێکیکەی هێناوە جاگە بە حەڵاڵی هێنابێتی هێشتا باشترە پشتەوەی خیانەتی کەی نەبێ و بە دزیەوەش نەبێ ئەها شەهوەت ئەو ویژدانە دەمرێنێ دوێنەی هاوسەرەکەی ئەو خاتونەی دوێنەیە کە بە هەموو شتێک لەگەڵ یابوو نایبینێ جا تۆ بڵێ خێر لەوە ببینی وەڵڵی هەر کەسێک ویژدانی بەنج بوو هەر کەسێک ویژدانی ژەنگی گرت چاوەڕێی خێری لێمەکە نە دەوڵەمەندێک نە دەسەڵاتدارێک نە ئارزوو بازێک نزیکی مەبەوە بە کەڵکی ڕەفاقەتن نایە بە کەڵکی پشپێبەستن نایە بە کەڵکی خزمایەتی نایە بە کەڵکی تێکەڵی نایە داواکارم لە خوای پەروەردگار یا الله بە گەورەی و ڕەحمەتی خۆت ئەو ویژدانەی ناخمان نەبەنج بێ و نەژەنگ بگرێ خوای ویژدانمان بە زیندوێتی بێڵیەوە چونکە ویژدانی زیندوو لە حەسوودی دەمان پارێزێ ویژدانی زیندوو لە ڕق دەمان پارێزێ ویژدانی زیندوو لە ناخی پیس دەمان پارێزێ یا الله ناخمان پاکەی یا الله دەروونمان پاکەی یا ڕەبی خوای زمانمان پاکەی خوای کردەوەکانمان پاکەی وا لەگەڵ خەڵک و کەسانی دەور و بەرماندا بژین کە مردین یا الله چوار کەس بەلانی کەمەوە ئەوانەی زۆر لێمان نزیکن شاهیدی عەقیدە پاکی شاهیدی عیبادەت پاکی شاهیدی زمان پاکی شاهیدی دەروون پاکی شاهیدی ئیسلاح خوازیمان بۆ بدەن یا ڕەبی خوای خەڵک لە دوای مردنمان نەفرەتمان لێ نەکە یا ڕەبی خوای کە مردین گوناهەکانیشمان لەگەڵا بمرن خوای گوناهێکمان نەکرد بێ قسەیەکمان نەکرد بێ کە لە دوای مردنیش لە کۆڵمان نەبێتەوە یا الله لەم ڕۆژە مبارەکەدا لێت دەپاڕینەوە یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی کێشە و گرفتەکانمان بۆ چارەسەرکەی آمین 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 والحمد لله رب العالمين